من ئیمڕۆ پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان و تەواوی ڕۆژنامەنووسانی جیهانەکەم ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ کورد خۆناغێکی هەستیار و گرنگە کە 127 ساڵ لەمەوە پێشەکەم ڕۆژنامەی کوردی دەرچووەوە بۆ بە سەرەتای یادی ڕۆژنامەگەری کوردی بۆ ئێمە ئەم ڕۆژانازێکی گەورەیە لەگەڵ ئەوەی ئێمە ئەتوانم بڵێم خەبیری ژمارەیەکین لە ڕیزبەندی ئەو پسپۆرە بەڕێزانی لە داگای سلێمانی قوبڵ کراون بە پێشنیازی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان بۆی بەو کەیسانەیە بچینەوە کە ئەکەونە بابی بڵاوکردنەوە یا ناوزڕاندن یا تۆمەت بۆ دروستکردنەوە ئەمڕۆ کە چه ڕێکخراوی پێکەوە ژیانی نوێ چ لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان هەندە تێشخەریان کردووە بەسەرکردنەوەیەکی گرنگە بۆ ئێمە بۆی هەمومان لە کایی یاسایی تێبگەین و لە ئەرک و ئەتەکێت و ئیتیکی ڕۆژنامەگەری تێبگەین و بزانین ئامانجێکای ئێمە چییە لە کاری ڕۆژنامەگەریە کە بوارێکی زۆر ئینسانیانەیە بوارێکە خزمەتێکی گەورە پێشکەش بە تاکی کۆمەلگاکە بەبێ ئەوەی کە چاوی لە دەستکەوتێکی گەورە بێ و داکووەکو داکۆکی کرێک کارەکان نەک تەنیا پارێزەرێ بۆی ئەرکی ئێمەشە لە ڕۆی یاساییەکەوە بەو کەیسانەیە بچینەوە کە یەکلایی نابنەوە بۆی بەروی دادگەری لەو بابەتەیە هەبێ و ستەم لە هیچ ڕۆژنامەنووسێک و هیچ کەسێکی تریش نەگرێت کە کەیسەکەی گرێتە.